ئیمانداران، ئیمامی بوخاری و ئیمامی مسلم بۆمان یەگەڕنەوە. بوخاری لە فەرمایشتی ژمارە 334 و مسلمیش لە 367 لە دایکمانەوە عائیشە خوای لێ ڕازی بێ، خانەوادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کچی ئەبوو بەکر ڕزای خوای لێ بێ، کەوا فەرمووی ڕۆژێک لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەگەڵ مسلمانانە بۆ غەزایەک لە غەزاکان دەرچوون، بۆ سەفەرێک لە سەفەرەکان. دیارە سەفەرەکە غەزوەی بەنی مستەلیق بووە لە ساڵی 6 کۆچی. پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وا بوو هەر کاتێ دەربچوایە یەکێک لە خێزانەکانی لەگەڵ خۆیان ئەبرد، تیر و پشتی بۆ ئەکردن، ناوی کێ دەربچوایە ئەوەی لەگەڵ خۆیان ئەبرد. ئەو جارەیان تیر و پشتی کرد و عائیشەی ناوی دەرچوو، ئەوی لەگەڵ خۆیان برد. ئەفەرمێ هەتا گەشتینە شوێنێک کە پێی ئەوترێ بەیدا یا ذات الجەیش. ئەم دوو شوێنە لە نێوانی مەکە و مەدینەیان. ئەفەرمێ لەوێ لە شوێنێکە دابەزین ئیسراحەت بکەین، عادەتی پێغەمبەر وا بوو صلی الله عليه وسلم. دوای ئەوەی کە هەڵساین، دیارە عائیشەش وەکو هەر کەسێکی تر پێویستی بە سەر ئاو ئەوانە بووە، کاتێک هەڵساین بکەوینە ڕێ، تەماشام کرد ئەو ملوانکەیەی کە لە ئەسما بە سپاردە بە عایریە وەرم گرت بوو نەماوە، بە ملمەوە نەماوە. بە تایبەت ئەم مەشغوڵ بوو سواری حشتر و دابەزین و ئەوانە، دیارە ملوانکەکە بڕاوەتەوە، بە ئەمانەتیش هێ نابووی. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئاگادار بوویەوە ملوانکەکە گوم بووە، لەوێ مانەوە لەگەڵ مسلمانانە زۆر گەڕان بە دوای ئەو ملوانکەیە، چونکە ئامانەتی ئەسما بووە. دیارە کاتی نوێژێک لە نوێژەکان هاتۆتە پێش. مسلمانان زۆربەیان ئاویان پێ نییە و شوێنەکە شوێنی ئاوی نییە تا دەستنوێژی پێ بگرن، و ئاویشیان پێ نییە ئەوەندە بەشی دەستنوێژ بکە. موقفەکە تۆزێک ناڕەحەت بوو، کاتی نوێژیشە. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە ئەگەڕێ لەگەڵ مسلمانانە ماندوو ئەبێ. ئەو چادرە کە هەڵیان داوە، چادرێکی بچووکە بۆ خانەوادەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، خاتو عایشەی تایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتە ئەوێ و سەرە خاتە سەر ڕانی دایکمان عائیشە و خەوی لێ ئەکەوێ. خەڵکیش ئەیکەن بە هەرا، عادەتی خەڵک وایە. سە پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکە لای ئاساییە، با کاتی نوێژیش بێ، چار نییە، ئاو نییە بۆ دەستنوێژ و ئەوانە، و پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکە بە ئاسایی وەرەگرێ. بەڵام هەندێک خەڵک هەیە لەم زەمانە و لە هەموو زەمانێکە تەبیعەتیان تەحەمولی ئەو شتانە ناکە، توور ڕائەبن، ئەیکەن بە هەرا. 4-5 کەس زیاتر ڕۆیشت سەری لە ئەبوو بەکردا، ها ئەبوو بەکر، ها تەماشای کچەکەت کە چیپەنێکی پیاداین. لە شوێنێکە ئێمەی گیرداوە، نە ئاو هەیە، ئەو کات نوێژە و نوێژ خەریکە کاتەکەی تێپەڕەکە، و نە ئاو هەیە و نە ئاومان پێیە، و ئەی نوێژەکانمان ئەی چی بکەین، ئەی هاوە. ئێتر بیر لەوە ناکەنەوە ئەی پێغەمبەریان لەگەڵایە. خۆ یعنی مەسئلەکە مەسئلەیەکی ئاساییە، پێغەمبەر بە ئاسایی وەریگردووە، ئێوە بۆ یکەن بە هەرا. بەڵام وەکو باسم کرد تەبیعەتی هەندێک خەڵک وایە، بۆیە ئەبوو بەکر تووڕە ئەبێ و دێ تەماشاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری خستوتە سەر ڕانی عایشە، و ئەمیش زۆر تووڕە ئەبێ، ئەوەندە تووڕە ئەبێ لە بەرخۆیواڵێ ها چیت پێکردین، ها چۆن دەمی خەڵکت لێمان کردەوە. ئیتر حەجانە جاری لێ ئەدا ئەڵێ ئەوەندە ژەنیە قەبرغەمەوە، ئەگەر لەبەر ئەوە نەبوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری هاوە باوشمەوە بۆ ئەوەی هەڵنەسێ لە خەو ئیسراحەتەکەی لێ تێک نەچێ، ئەڵێ ڕامەکرد، ئەوەنە لێدام، ئەوەنە قسەی پێ کردم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەڵسا شتەکەی زۆر بە تەبیعی وەرگرت، خوای تەعالا بەرەکەتی خۆی دابەزاند و ئایەتی تەیەموم دابەزی بۆ مسلمانان. ئەفەرمێ دوای ئەوە کە مسلمانان بە تەیەموم نوێژیان کرد، بۆتانی باسەکەم ئێستا تەیەموم چۆن ئەکرێ،
دوای ئەوەی مسلمانان بە تەیەموم نوێژیان کرد و کەوت هەڵسیاینەوە تەماشامان کرد ملوانکەکە لە ژێری ئەو حوشترەی کە من سواری بووم لە ژێری حوشترەکە. هەندێک لە مسلمانە پیاو چاکەکان وەکو ئوسەیدی بنی حوضەیر یەکسەر ڕوویان کردە عائیشە و ئاهلوبەیتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمویان ئەمە یەکەم بەرەکەتی ئێوە نییە، ئێوە هەروە بەرەکەتدار بوون، هەر حادیسەیە بەهۆی ئێوە ڕوویدا بێ خوا بەرەکەتی بۆ مسلمانان دابەزاندووە. هەها بزانم بەهۆی ئێوەوە خوای تەعالا بەرەکەتی تەیەمومی دابەزاند، ئێوە بوونە سەبەبی ئەوەی کە خوای تەعالا ئەم بەرەکەتە بۆ مسلمانان دابەزێنێ، ئەگەر ئاو نەبێ چی بکەن؟